باسی شتێکی تر بکەین کە تەمەنتوانی یەکێ لە ڕێگەکان ئەوەیە کە خۆمێکم ئەو بۆیە بەس تەجروبەی خۆمەکەم ئەتوانی بیهایند سینسیش دابنێ یعنی ئەتوانی مەسەڵەن تۆ لە ستۆدیۆکەت هاتوانی باسی ئەو بکەی مەسەڵەن چۆن ئیشەکەی هەتا توانی شەوکەیسی ینی شتەکانی خۆپشان بی بڵێ مەسەڵەن من بەم ئیشانە بەم تەکنەلۆژیایە ئیشەکەم خۆم ئەپدەیتم ینی کەسێکە دەرهێنەرێگە لەگەڵ تا قساکە بێ بزانێت کە تۆ توانی شتێک بەرهەم بێنیت و بیکەیت. بەڕای من زۆر گرنگە یعنی بێ کارکتەرێکی زۆر کراوە هەبێ یعنی بێ مەجای مفاوەزاتکردن لەگەڵ تا شتێکی ئاسان بێ نابێ قۆرز ینی تۆ بێ و زمانە بدۆزیتەوە کە یعنی ئەبێ و زمانە بدۆزیتەوە کە قسە لەگەڵ دەرهێنەرێکا بکەی بە جوانی مەسەڵەن بۆ نمونە من لە تێکتۆکێکا جۆن لە جیمس هۆرنەر بوو تەڵەن جیمس هۆرنەریش بەداخۆ لە حادیسەیەکان ئەوەی کە مۆسیقای فیلمی ئاڤاتار و تایتانیک و ئەمانی داناوە لە شوێنێکە قسەیەکی زۆر ماقولەکان من کە بیرم لێ کردەوە تا ڕادێ دڵتەنگیش بووم بەڵام ڕاستیە تا ڕادێکی زۆر ئەڵێ تۆ کە مۆسیقا و فیلمێکەکەی لە ڕاستیە هیچی تۆ خاوەندارێتی ناکەیت چکەم تەوانە شتانە کەمپانیا گەورەکان دروستیەکەن تەنانەت ئەگەر مۆسیقا بکەی خۆ بەدڵە نەبێ دوای ناتوانیت بچیتەوە سەری چاچی بکەیت چکە تۆ خاوەندارێتی ناکەی هی تۆ نییە دوایە بێ بەهێنی ئەو کۆمپانیایە جا بۆچی لە سەرەتاوە بە زمانە هاوبەشە نادۆزیتەوە لەگەڵ دەرهێنەرەکەیە کە باشترین شتی خۆ بکەیت هەچکە دوایەوە بێ بە خاوەنی لەبەرەوە بەڕای من هەبوونی کارەکتەریشی کراوە بۆ فیدباک یعنی کە تۆ کەسێک فیدباکێکە پێڵێڵە ئەم مۆسیقایە لێرەیە بۆ ئەو لەقتەی من نابێ بیرە نەچێ یعنی من لەگەڵ چەند دەرهێنەرێکا ئیشم کردووە لێرە لە کەنەدا زۆر زیرەکەن ینی چاوی ئەو و گوێی ئەو شتێکە بیستێت تۆ بە شێوەیەکی کاری بیستی ینی ئەو لە تاو چوارچێوەیەکی کەوە ئەو شتابینێ کە تۆ نایبینی ینی تۆ بەو شێوەی ئەو نایبینی کە ئەو بیر لە چیەکاتەوە زۆربەی کات دەتوانم بڵێم ئەگەر هاوڕێ مۆسیقەکانم لەم عاجز نەبوو زۆربەی کات ئەو ڕاستەکە ئەبێ دوای قسەکەی ئەو بکەی ئەوەی ئەو تەواو ئەوەی ئەو لەوێ ئایمە بەستم کە فیدباکی خراپ وەرەگری ناوێ بە هیچ شێوەیەک ناوێ ئەوە وا لێ بکاکە لە پرۆژەکە بیتە دواوە یان مەسەڵەن قابلیەتی وتیانە بێ ئیشەکە و بگۆڕی یا دەستکاری بکەیت زۆر گرنگە یعنی ئەم شتە بۆ گرنگە کە من ئەوە لەسەریەوەستم چکە زۆر ڕوبەڕوو تەبێتەوە ینی مۆسیقاری فیلم زۆر ڕوبەڕووی قسەکردن و نازانم چیکە نیگۆشیێشی بەبێ قودرەتی قسەکردنی هەبێ لەگەڵیە بۆچی گرنگە یعنی تۆ بێ ڕەفیق دروستکەی یعنی ئەم شتە زۆر مهمە ینی چێ ئەو دێل کارنجی باسیەوەکە ئەڵێ تۆ ئاسانترە ئەگەر کەسیشی کراوە بیت یعنی ئەگەر پیشانی بی کە تۆ مهتەمی بە ئیشەکەی ئەو خەڵکانی تریش یعنی هەر لە ژانی ئاسایی خۆشتە ڕەفیق زیاتر پێیاکەی یعنی تەڵەن ئەم مەسەلەی دروستکردنی مۆسیقای فیلم و دەستکەوتنی ئیش لەم مەجالەیە بەتاڵی پێوەدی بە نێتوەرکینەوە هەیە ئێستا بەگە فریاکەین بە خێرایی یەچمە سەر ئەوەش چۆن نێتوەرکین پێیاکە یعنی هەنێ وێبسایت و شتەیە بێ زۆر بەوردی ئاگاو لێ بێت و ئەتوانی بکەی بووی خۆ ناونووسکەی لەیا خەڵک ئیشێ بۆ هەنێرە ئێستا تەمان ڕیمۆتلی ئاسانتریشە ینی دوور بە دوور ممکنە دەرهێنەرەکە مەسەڵەن لە نازانم لە مەکسیک بێ کەسەکە من ئەو کەسێک کە میکس و ماستەرین بۆ ئیشەکانی منەکە مەسەڵەن لە بەرازیلە لە ڕیۆژی زۆریش پێوەدی ماڵ خۆشە و دایمەش ئیشەکان لە کاتی خۆیان نێرێتەوە و ئیشەکان ئێستا ئاسانتر بووە تەقریباً ئەوەیە بۆ کەسێکە تازە دەست پێەکان ڕەنگە ئەم هەموو شتێکە منێڵم شەر نییە بەم شێوەیە خەریکی بی ڕەنگە پرۆجێکتی بچووکتر وەربگری چۆ تۆ بتێت و نەتێت ڕەنگە زۆر زەحمەت ئێستا تۆ جێبە جۆن ویلیام یا دانی ئەڵفمان لێشکەی بڵێ منەش مەجێگەیم ناتوانانی ئەو بکەی ڕێگەیەکی تر کە ئیش دەستکەوێ ڕەنگە ئەوە بێکامیان زۆر زەحمەتە لەم دەقایە بیکەی ئەوە بێ کە بتوانی لەگەڵ کەمپۆزەرێکی گەورەیە ئیشکەی یعنی تۆ گەر هاوکاری کەمپۆزەرێکی گەورە بکەی زۆر ئاسانتر ئیش دەسەکەوێ و ئەوا بیت هەنێ مەسەلەی تەکنیکی زۆر باشتر شارەزایە بیت وەکو مەسەلەن ئەو مەسەلەی نێتوەرکینەیەکێکە لە شتە هەرە گرنگەکان بۆ مانەش تەمان شەر نییە تۆ خۆ هەمووی بکەی لە هەر شوێنێکی دنیای شەر نییە تۆ لە کوردستانیش بێتوانێ شتانە بکەی ینی ئەتوانین ئەیجنتە هەبێت توانین بیگری ینی ئەمانە ئاسانن ئەتوانین بیکەیت ئیشە بۆیە تۆ کە ڕیڵە هەبوو کە شەوکە ینی ئیشەکانی خۆتە پیشان نابوو خەڵک ئیشە بۆێنێ لەوانێ دەرهێنەرەکە بێ بەتاڵی تۆی بێت بە دوای تۆی ئەگەڕێ دوایەوەی تەمان گوێی لە ئیشەکان دەبێت
ینی گرنگە چکە تۆ ئەم شۆکەیسەش گرنگە ئیشەکانی خۆ ئۆریجینەڵ بەکاربێنیت چکە تۆ ناتوانانی مۆسیقای فیلمی کەسێ بێنیت و مۆسیقای بۆ دامنیتەوە بڵاوێکیتەوە قانونیە تەواو لە زۆربەی وێبسایتانە هەلایەن لە ڤیمیۆ و لە یوتیوب و ئەمانە خۆیان سیستەمێکی خۆیان هەیە هاوشێوەی شەزام ئەو شتە ناتوانێت بکەیت ناتوانێت بە هیچ شێوەیە ئەوە بکەیت ئەو وێبسایتانە هەر حەزەکەم لێرەیە بڵێم بۆی دوایەگە کە سێویستی بیکە ینی بەو هینانەیە بڕاتەوە ئەیجنت پێیاکاتوانە ئاسانە مەسەن لەوانە فیلم میوزیک نێتوەرکین ماندی تاکسی لەگەڵ شوتین پیپڵ لەگەڵ فیلم میوزیک ئەیجنت ئەو شوێنانە هەیە توانین خۆ نانووسکەی زۆر ئاسانە کە ئیشی لەگەڵا بکەیت بۆ مەسەلی پارە هەم بە بچینەوە سەر ئەوە بێ زۆر وریابی لەسەرەوەی کە بە دقیقە مۆسیقاکە دروستەکەی یان بە سعاتی ئیشکردنی خۆ ئەم دووشتە زۆری فەرقە ئەگەر بە دقیقە ئیشکی شێوەیەکە بە سعاتی کارکردن ئیش پێی شتێکی ترە تەمان دوای مەسەلەی ڕۆیاڵتیەتە ئاراوە چکە لەوانەیە مۆسیقاکەی تۆ کەمپانیە لە شتێکە بەکاری بێنێت تۆ لێشە هەرتوانی هەرتوانی قسە هەبێت شتێک هەیە لە کاتی دروستکردنی مۆسیقای فیلمە تەمان لە پۆست پرۆدەکشنە دوایەوەی لەگەڵ دەرهێنەرەکە ئیشەکەی پێڵێن سپاتین سێشن سپاتین سێشن یعنی دیاریکردنی شوێنەکان ئەو دیاریکردنی و شوێنەیە کە تۆ توێ مۆسیقاکە و لە چوا بەکار بێ زۆر گرنگە ئەبێ بزانی مۆسیقاکەی تۆ لەوێ دائەنرێ تۆ ڕازی بەوە لەوێ دابنرێ ئیش چۆن لەگەڵ دایالۆگەکەی مەسەلەن دایالۆگەکە لێیە مەسەلەن مۆسیقاکەی تۆ ئەبێ بە ئەندەرلاینچێتە ژێرەوە مەسەلا ئەوە شتێکی باشە کردوتە لێیە ئەوە لێیە ئەبێ ئیستیغلالی ئەو کاتە بکەی بە شێو بە زۆر بەوردی ئیستیغلالی ئەو کاتە بکەی بووی لە چوار زۆر بەدڵە نییە نابێت بەجان بیکە یعنی بێ قسەی هەردووتان بێت یعنی ئەبێ قسەی هەردووتان بێ بەبوورەکەوە ینی نابێت نییە ئەبێ مفاوەزاتکەی دەرهێنەرەکە قسەیەکی هەیە تۆ قسەیەکی کەو هەیە لەسەر ئەوە هەر بۆی کە تۆزە ڕوونیش بێ لەسەر سکۆری مۆسیقای فیلم کە زۆر گرنگە ئاگادار بێ بێ پای بکەیت و بیبینی خەڵکی کە چۆن سکۆری مۆسیقای فیلمی دروست کردووە کیو لە تۆ لەسەر کیوەکانی شەکەی ئەم کیوانە دیمەنەکانن لەختەکانن بە زۆربەی کات ئەوە بە 1M01 دەست پێەکانی مۆسیقاکەی تۆش دوای تەمەن لە ستۆدیۆیەکە تەجیلەکەی هەتا بۆ ڕێفرەنسی خۆ بۆ ئەوی کە دوای کە تۆ خۆ دەچیتەوە سەری ئەبێ زۆر وریایەنە لیبڵی بکەین ناوی لێ بنی ئەمە M101 دوایە بێ بە M102 دوایە گۆڕێ بێ بە 2M ئەوە یعنی ئەمە ناوی کیوەکانە ئەگەر لە شوێنێکە ئەو بینی زۆر نابێت تووشی حەپەسانبی بەو شێوەیە مۆسیقای کیوی فیلمدادرێت زۆر گرنگە تۆ فکرەکە و بەم شێوەیە دروست بکەی و شتێکە بە ئینگلیزی پێڵێن کۆنسێپچوەڵایزینگ یعنی ئەبێ فکرەکەی خۆ چۆن دروستەکەی ئەم شتە چۆن دیشە ئەم شتە چۆنەکە دوو شێوە هەیە یاوە تا تۆ لە ڕێی میلۆدیەکەوە ئیشەکاکەی لایت مۆتیف کە باسمان کرد یانەوەتە بە مەزاجی ئامی فیلمەکە ئیشەکەی ئەم دووشتە زۆری فەرقە یعنی تۆگەر لەسەر کارکتەرەکان ئیشەکەی یان لەسەر مەزاجی ئامی فیلمەکان ئیشەکەی خۆگەر بتوانی پەیوەندیەکی بەقوت لە نێوان ئەو دوانەیە دروستکەی ئەوە هەر زۆر گرنگە ینی ئەوە ئازاتیە ئەو زۆربەی مۆسیقای گەورەکانی فیلمەکان تەواو ئەتوانی ئەو پەیوەندیە بەقوتە دۆزیتەوە لە بینیانە ئەمە یەکەم شت دروستکردنی فکرەکەتە بەڵام شتێکی کە هەیە ڕەن بێ بڵێن ئەم ئەدەواتانە چیە لەدەوە تەمان بۆی کە ئێستا لەم سەردەمەی هەم مۆسیقای فیلمکەی ئەشم بینن زۆرە جوڵێمەوە ئەبێم تقریبانم شتانە لە دەورێ بێت شتە زۆر ئەساسیەکان بۆی کاچ کەسێکە ئەوێگە دەست پێ بکای مەسە کەسێ ڕەن بێ دەست پێ بکات لە دروستکردنی مۆسیقای فیلمە زۆر گرنگە بێت تەمەنە بێ کۆمپیۆتەرێک هێنا گیڤن یعنی ئارە بێ ئەو بێ ئەبێ ستۆدیۆ مۆنیتەرە هەبێت وەکو ستۆدیۆ مۆنیتەرێک کە من هەمە هێدفۆنێکی زۆر باشە بێ هەبێت لە هەمووشی گرنگتر ئەم میدی کیبۆردێ ئەبێ میدی کیبۆردێ هەبێت یعنی میدی کیبۆرد تعاملکردنە لەگەڵ ئیشی سامپڵ و دەنگە دروستکراوەکانە ئەمە بۆ گرنگە تەمەن ئیشی سامپڵەر کە منەویست دوای بێ مەسەری بەزە سێ مەسەری ئەو دەنگە دروستکراوانەیە ئەو دەنگە ناڕاستایە ڕاستی نین دەنگەکان هەچەندێستا زۆر پێشکەوتووە ئەو دەنگانە کە تۆ یەکەم جار کە دەرهێنەرەکەیە بۆ ماڵەوە لێ چەنم شاشانە پیشانی تۆ پیشانی کە ئەڵی ئەم مۆسیقایان دروست کردووە باش خۆ تۆ ئۆرکسترایەک ناتوانێت هەموو دەخەی مۆسیقای بۆ تۆ تەجیلکە لەبەرەوە ئەبێ سامپڵی نێ هەبێ ئەبێ ئیشی میدی بکەی بۆی لانی کەم شتێکی پچکۆلە و بەدەستەوە بێ کە ئەو یەک بڵێ ئەها من ئەمەم دروست کردووە وەکو سەرەتایە بزانی مەسەڵەن ڕەئی چییە ئەو لەسەر ئەو هینە لەسەر ئەوەی کە تۆ دروستی کردووە چییە
وەکو ناو کۆمپیوتەرەکەش پێویستە بە دۆیەکە دۆ یعنی ئەوەی باسماکە دیجیتال ئۆدیۆ وەرکستیشن چەند پرۆگرامێکی زۆر هەیە مەسەڵەن لۆجیک پرۆ ئێکس هەیە پرۆ تولز هەیە کیوبیس هەیە دیجیتال پێرفۆرمەرس هەیە ئەم پرۆگرامە من مەسەڵ خەڵکە بینیوە هەتا چەندانەیە بەکارێنێ مەسەڵ من خۆم لۆجیک پرۆ ئێکس بەکارێنم هەنێ میکس لە پرۆ تولساکەم یعنی جگە لە کۆمپیوتەری یعنی جگە لە ئاپڵ پیسیم هەیە مەسەڵ بۆ شتێکی کە لە کیوبیس هەنێ ئیشی کە لەوانەیەکەم ئەمەش گرنگا بێ بیزانی دەبێ هەوو